خۆتان لێبێ و ئەم کاتتان باش. بەتەنها لە ساڵی 2017دا 123 کەیسی گەندەڵی ڕەوانەی دادگاکانی هەرێمی کوردستان کراون. ئەمەوێ لە بەرنامەی ئەم جارەی بنکۆڵ بپرسم بۆ ساڵی 2018 و یادی ڕۆژی بەرەنگاربوونەوەی گەندەڵی کەیسەکان ژمارەیان چەندە تا چەندە لە دادگاکان لێکۆڵینەوە لەو کەیسانە کراوە. نووسراوەکەی دەستی من نووسراوێکی دەستەی دەسپاکی هەرێمی کوردستان و دەڵێ لێ پێچینەوەی گەندەڵکاران وەک مردن وایە کەس بەدەر ناکات. تا چەندە لە هەرێمی کوردستان ئەم دروشمە لە واقعدا ئیشی لەسەر کراوە یان نەخێر وەگەوترێ تەنها نووسینێکە و هەڵەواسرێ. زۆر جارەخێتە بەردەمی کامێراکان و میدیاکان لەسەر ئەم پرسە گرنگە. لە بەرنامەی ئەم جارەی بنکۆڵ لەگەڵمان بن. نۆی دێسەمبەر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی گەندەڵیە لە سەرانسەری جیهاندا. گەورەترین ڕێژە و ئاستی گەندەڵیش لە وڵاتانی دواکەوتووی دەوڵەمەند بە نەوت و گازدا بە درێژایی 50 ساڵی ڕابردوو سەری هەڵداوە. هەرێمی کوردستانیش وەک بەشێک لە عێراقیشی دەوڵەمەند بە نەوت و گاز گەندەڵی تێیدا ئاستێکی بەرزی بەخۆیەوە بینیوە. کۆمەڵی گشتی نەتەوە یەکگرتوەکان لە ساڵی 2003دا ڕۆژەکەی ناوزەند کردو لە ساڵی 2005 خستیە بواری جێبەجێکردنەوە. بە پێی پێناسەی نەتەوە یەکگرتوەکان گەندەڵی دیاردەیەکی سیاسی کۆمەڵایەتی و ئابووری ئالۆزە کە تاک یان لایەنێک داهاتی گشتی لە بەرژەوەندی تایبەتی خۆی بەکاردەهێنێ. ئاشتی تێوەگلان لە دیاردەی گەندەڵی بە پێی ئاستی پێشکەوتووی کۆمەلگا و بوونی دامەزراوی بەهێزی جێبەجێکردن و یاسادانان و دادوەری لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر جیاوازە. نووسراوەکانی سەر دیوارەکان پێمان دەڵێ ئێرە دەستەی دەسپاکی هەرێمی کوردستانە. ساڵێک پێش ئێستا و لەم دەستەیەوە ڕاگەێنرا بەهۆی بەردەوامی لێکۆڵینەوە لە سەرکەیسی گەندەڵی ئەوان ئەو کات 197 داوای هەواڵدەر و 178 داوای سزاییان هەبووە. 123 کەیس ئاڕاستەی دادگا کراون و 39 کەیسیش بڕیاری کۆتاییان تێدا دراوە. بەڵام سەرۆکی دەستەکە لە ڕێگەی بەرنامەی بنکۆڵەوە ئاشکرای دەکات ژمارەکە لە 123ەوە بەرەو سەر و 200 کەیس ڕووی لە هەڵکشان کردووە. لە پێشتریش بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان دەستەی دەسپاکیان بە سەرڕەمی دژە گەندەڵی و کەمکردنەوە و نەهێشتنی گەندەڵی وەسف کردووە. بنەمێ لەسەرم ژمارانە بپرسم بۆ ساڵی 2018 بووە بە چەند ژمارەکان زیای کردووە یان دڵمان خۆش بێت نەخێر کەم بوونەتەوە چۆنە کاک حاکم؟ وڵا سپاس بۆ ئێوەی بەڕێز سپاس بۆی کە گەنجیتان بە هەم ئیشکای دەستا هەم بەم ڕۆژە داوە بەتەکی ژمارەکان لە زیاد بوونن ئەو کەسانی کە ڕاوەنی دەرگاکرێن لە زیاد بوونن بەڵام شەرنێک کێسی جەزایی و هەواڵدەری زیاد بکات چونکە ئاتەن کێسکای بێتە جەزایی ئەکید لە قۆناغی تدا ئەم کەیسە ئەوە دادوەر خۆی یا دائێخا دەگەوەکو پێویست بەڵگەیتیان هەبوو یاخود دەگە بەڵەکان بە قووەت بوون دەتوانێت ڕەوانەی دادگای بکات چونکە کە بێتە کێسی جەزایی حەسریان دەسەڵاتەکە بەدەستەوەیە ژمارەی دەقیقم لا نییە بەڵام ئەم ساڵە حاکم 123 کەیس ساڵی 2017 ڕەوانە کرا ئێستا بووە بە 200 کەیس تەسەوڕکەم دەیان کەیس زیاتر ئەم ساڵ ڕەوان کرابێ لە هەولێر و لە سلێمانی ڕێگریەکان زۆرن ڕەنگەرێژەکان ئەوەیە کە دەستی دەسپاچی تا ئێستا لە ڕووی بەشەری و مادیەوە ئەو توانایی نەبووە لە هەموو کوردستان بوونی هەبێ لە قەزا گەورەکان ئۆفیسی هەبێ لە پارێزگای هەڵەبجە ئۆفیسی هەبێ و ڕەبتی بەوەیە کاتەوە بێ محەقیق و فەرمانبەری یاسایی و شوێن و بینا و ممتەلەکات و ئەوانە هەبێ کە ئەوە نەبووە تا ئێستا. ئێمە لە ماوەی هەفتەی ڕابردوو کە قسەمان لەسەر ئەم بابەتە کردمان لە ڕۆژی بەرەنگاربوونەوەی گەندەڵی گفتوگویەکەین بڕیار بوو کۆمەڵە مەلەف لەسەر بێت بەڵام ئەمە پەشیمانی لە وعدی خۆمان بەڵام وەکو ئێستا زانیم لەگە فەرمانگەی یاسایی قسەم کرد ئەوان زیاتر مەلەفەکان بە ئەلکترۆنی لاهین وەرەگرن لە فەرمانگەی لێکۆڵینەوەکان
لەبەرەوەی فایلی وای تێدا تو تەسەورەکەی ئەو ڕۆژە من لە سلێمانی و فایلێکمانی حالەکرا ژمارەی لاپەڕەکانی 2000 لاپەڕەیە ئەو فایل ڕەتی بە کەیسی فەرمانگەی جێبەجێکردن هەبوو لە سلێمانی کەیسێ لێرە 500,000 لەبەرەوە ئێستا فەرمان بەرە یاسایەکانمان کەنوێناتی دەستی دەستپاشیەکەن ناچارن ئەو کەیسانە بە ئەلکترۆنی وەربگرن و لە ماڵەوە بە وردی لا پەڕ بە لاپەڕە بخوێنەوە ئینجا مطالعای خۆیان بۆ دادگا حازرکەن ئەوە مشکلەمان نییە. بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان بە دەستەی دەستپاکییاڵیان سەرڕەمی دژە گەندەڵی ئەم سەرڕەمە هەر بە تیژی ماوەتەوە یان نەخێر لێرە لەوێ بووە کاروان واقعی بین ئەمە بەپێی قانونەکە دەستی دەستپاچی ئەم ئەرکەی پێس پێدراوە کە دژایەتی گەندەڵی بکەێتە ئەستۆی خۆی لە قۆناغی خۆپارێزی بەتەکییت من تا ئێستا وتم ساڵ بە ساڵ ئیشەکانمان باشتر بووە سەرڕای کەمی پێداویستی بە شەری مادی بەڵام بۆ توانە کەمی کە بەردەستمان بووە و خۆش دەتوانانی وەکو ڕۆژنامە نووسێک متابعی داتاکانمان بکەی بۆ یەکەم قسەیەکەکەمە قسەی قابلە بۆی بەڕێزت متابعی بکەی بە دوواداچوونی بۆ بکەی چونکە خۆت دەزانی کە ئەمە ئاڵێن باشتر بووە ئەبێت تۆ پێم بڵێ کاکە لە چی باشتر بووە کەی زیاد بووە کەی زیاتر ڕاوانەکراوە چاودێری یاساییتان بەسەر فەرمانەکانی حکوومەتا چۆن بووە لەو کاتەوە لەبەرەوە پێمەوتری ئەگەر دادگایکی تایبەتمەند بە لێکۆڵینەوە لە مەلەفەکانی گەندەڵی دانەمەزرێ دۆخەکە باشتر نابێت تۆ جەناب لەگەڵ قسەیت من پێم وایە بە تەخسیسکردنی دادگایەک لە هەولێر بۆ سەرجەم کەیسەکانی گەندەڵی کێمە بە شەفەی ئەو داوایمان ئاراستەی ئەنجومەی دادوەری کردو بەڵێ بە گفتوگۆمان لەگە بەڕێسەر ئەوە دەبێت ئەوەی هەنگایەکی گەورە دەبێت لە خێرایی یەکلایکردنەوەی کەیسەکان. بە پێی پێوەری ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتی لە کۆی 177 وڵات عێراق لە ئاستی 167 هەمین وڵاتدایە لە پرسی گەندەڵیتە یەکێکە لە وڵاتانەی تێیدا ڕۆچووە لە کاتێکدا 76 ملیار دۆلار یەدەگی دراوی لەبەردەستدا بووە ئێستا بۆ نزیکەی 30 ملیار دۆلار دابەزیوە. بەرپرسانی هەرێمی کوردستان و حیزبەکان و فراکسیۆنەکانی پەرلەمان نەیان شاردۆتەوە کە گەندەڵی لە هەرێمی کوردستان ڕێژەیەکی بەرزی هەبووە پرۆژەی چاکسازیان پێشکەش کردووە. سەرەتای ساڵی 2016 لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە لیژنەیەک بۆ ڕوبەڕبوونەوەی گەندەڵی ڕاگەیەنرا یەکێک لە ئەندامانی باڵای ئەو لیژنەیە دەڵێ هەرچەندە کاری لیژنەکەیان نەیتوانیوە بپەڕێتەوە بۆ سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان بەڵام توانیان زۆر کاری گەورە بکەن و هێشتا بەردەوامن لە هەڵدانەوەی مەلەفەکان بەڵام نایشارێتەوە بە هەدەردانی گەورە لە سامانی گشتی هەیە. لە سەر ئاستی هەموو سێکتەرەکان لەسەر ئاستی سێکتەری زەوی و زار و مساتەحات و تەجاوزات بە سەدان دۆنم زەوی توانیومانە لە چوارچەوەی کارەکانی ئێمە بگەڕێنرێتەوە بۆ لەکوێ بە دیاریکراوی بەداخەوە یەک لە کێشەکانمانەوە بۆ زیاد ئەم پرۆسەیە هەوڵماندا هەم پرۆسەیەکی سەرتاسەری بێ هەم شامل بێ و کەس حەسانی نەبێت لێرە سەرتاسەری نییە ناتوانم بڵێم سەرتاسەریە زیاتر بە دەرەجەیە کارەکانمان لە پارێزگای هەولێر و سنووری پارێزگای هەولێر و دووەمیشان لە دۆک و بەڵام کەمتر توانیمانە لە پارێزگای سلێمانی لەوێ کار بکەین. باشە گرفتەکانی بەردەم ئاستی خۆت جەناب دەزانی پێویستە بە واقعی سیاسی هەرێمی کوردستان و ئەو دۆخەی کە ڕووی بە لە هەرێمی کوردستان کردووە بەداخەوە لەسەر ئاستی دەرمان و سلکی تەندروستی هەنگاوی باش چوونەتە پێش و هەر لەو ماوەیە حملەیەکی گەورەی دەرمانی قاچاق و دەستگیرکردنی قاچاقچیەکانی دەرمان و ئەم خەڵکانەی کە بەنایە سایی کاری دەرمانی تەزویر و ئەمانە دەکەین زیاتر لە 30 کەس گیراون بە دەیان شوێن و کۆگای دەرمان و سەیدەلیە و ئەمانە داخراون بە سەدان تەن لە دەرمان و خۆراکی ماوە بەسەرچوو ئەوانە دەستی بەسەرداگیراوە بینەرێک گوێ لە من و جەنابەت بێ ئەڵێ ئەگەر ڕەنگە لیژنەکانی قایمقامەتیش هەمان ئەم کارانە بکات ئەمانە هەموو چاوەڕوانیەکەی خەڵک ڕەنگە لە شتی زۆر گەورەتر بێت ئەو پرۆسانە هەبوو لەسەر کەسی بەرپرسی باڵا ئەگە دەرفەت بدەیت بەشی زۆری ئەو پرۆسەیە ئەڕوات لە لای ئێمەوە سەرپەرشتی دەکرێت و لیژانەکان مرتبطن بە ئێمە بۆ نمونە لە سرکی سەربازی کۆمەڵێک لیژانی گرنگمان دروست کرد و نەتائیجی باشمان هەبوو زیاتر لە 100 مەلەفی گەندەڵی ئێمە لە لای ئێمەوە بۆ دەستەی نەزاهەچوو و بەشێک لەو مەلەفانە گەیشتەوەی کە حکمی لەسەر دەربچێ و بەشێکی تریان ێستا لە قۆناغی تحقیق و لێکۆڵینەوەدان لە مەسەلەی چاکسازی و مکافحەی فەساد گەورەتر و ئەولەویەتر و گرنگتر بۆ خەڵکی کوردستان لە ئارادانێ ئێستا مەسەلەی چاکسازی لێدانی خەڵکی گەندەڵ و ئەوانەی کە بە هەدەردانی سامانی گشتی دەکەن ئەوانەی کە لەسەر حسابی ئەم میلەتە دەوڵەمەند دەبن خەڵک پێی وایە لێدانی ئەمانە کۆتایی هێنان بەمان لە هەموو شتێک گرنگتران وایە کابینی
زانی نوێمە بێتە دەستێکی پۆڵین لەسەر زنی وەکو بە جەنابتم گر هەر شتێک بووە خواستی خەڵک بووە ئەولەویاتی خەڵک بووە مەطلبی جەماوەری شعبی خەڵک ناکرێت سڵتەی سیاسی ناکرێت حزبی سیاسی دەسەڵاتی سیاسی بە هەندوەری نەگرێت چی نوێ هەیە مەسلەی زۆی مسەح بەداخەوە گەندەڵی بەردەوامە و بەداخەوە گەندەڵی ڕۆچۆتەن خوارەوەش یعنی وەکو دیاردەیەک لێ هاتووە ئەگەر کۆنتترۆلی نەکەین و ڕێگەی لێ نەگرین دڵنیا بە لەوەی لە داعش 100,000 گوتومە لە داعش مەترسیدارترە لە خەتەری گەورە مەترسیدارترە بۆیە باندی مافیایی گەورە دروست بوون بۆ ئەوەی کە بە ئاسانی گەندەڵیەکەن ئاسانی ماڵی خەڵک وەکو باسم کرد مادام ڕۆچۆتە ناو هەموو جومگەکان ئەمە پێویستی بۆکو زەنگێکی مەترسیدارە پێویستی بە معالەجەی جددی هەیە و دەبێت لە ڕقم یەکدا بنرێت. پرسی دژوەستان بە گەندەڵی نەک تەنها دامەزراوە فەرمیەکان بەڵکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیشی هێناوەتە سەر هێڵ. یەکێک لەو ڕێکخراوانە کە بۆ دژایەتی گەندەڵی چەند ساڵێکە دامەزراوە ڕێکخراوێکی کوردستانیە بە گوێرەی یاسای ژمارەیەکی ساڵی 2011 لە فەرمانگەی ڕێکخراوە حکومیەکانی کوردستان تۆمار کراوە وە خۆیان دەڵێن دژایەتی کارەکەیان دەکرێت بارەگەی ڕێکخراوەکەیان پێداخراوە. ئێستا میوانی ڕێکخراوێکی ترن لە شاری هەولێر بەپێی بەدۆداچوونێکی خۆیان بۆ دژایەتی گەندەڵی دەڵێن لە تەموزی 2015 تاوەکو تەموزی ساڵی 2016 120 دۆسیەی گەندەڵی و سەرپێچی یاساییان پێشکەش بە دامەزراوە پەیوەستەکان کردووە. لە تەموزی 2016ەوە بۆ تەموزی ساڵی 2017 64 دۆسی دیکەی گەندەڵی و سەرپێچی یاسایان پێشکەش کردووە بە دەستەی دەستپاکی و چاودێری دارایی و داواکاری گشتی. بە پێی ڕاپرسیەکی ئەو ڕێکخراوە لە 174 بەشدار بووان پێیان وایە لە هەرێمی کوردستان ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی سەرکەوتو نەبووە. هاوکات لە 164 پێیان وایە حیزب ڕێگر بووە لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. لە 184 بەشدار بووانیش دەڵێن کەرتی نەوت لە هەرێمی کوردستان ناشەفافە. بوونی دادگای تایبەتمەند بە گەندەڵی بە پێویست دەزانن چونکە یەکلا نەبوونەوەی دۆسیەکان بۆ ڕێگری سیاسی دەگەڕێنەوە. کۆمەڵێک پرۆژە پێشکەشکرا لە هەرێمی کوردستان دە پرۆژە بوو لەسەر ئاستی حزبەکان بوو فراکسیۆنەکان بوو وەزارەت بوو سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بوو لەگەڵ ئەو سەرۆکایەتی هەرێم بوو سەرۆکایەتی هەرێم لەگەڵ حزبەکانی شیان بوو ئەو پرۆژانەکە پێشکەش کران لە بۆ چاکسازی بوون لە بۆ کەمکردنەوەی خەرجی داهاتی حکوومەت بوون بەڵام ئێمە لە ڕێکخراوەکەمان چاودێری وردی ئەو پرۆژانەمان کرد ئەو پرۆژانە سەتادەی لێ نەچوە جێبەجێکردن و سەتادەی کاریگەری نەنوان لەسەر ئەرزی واقع تەنها لەسەر کاغەز ماوە ینی لە هۆکارەکەیتان نەکۆڵیەوە کە هۆکار چێ لە سایەنەوەی جێبەجێ نەکرێکە ڕەنگە هەمووی قسەی باش بوو بێ وەکەوترێ پرۆژەی بەسوود بوو بێ. بەڵێ هۆکارەکەی بەشێکی زۆری ئەو پرۆژانە پرۆژەی جددی نەبوون ئیرادەی سیاسی جددی لە پشتەوە لە پشت پرۆژەکان نەبوو بەشێکی زۆری دەگەڕێتەوە لە بۆ ئەوەی کە ئەو کاتی هەرێمی کوردستان بە قەیرانی دارایەکی سەخت تێدەپەڕی گرگرەتەکانی بەردەم ڕێکخراویەوە چییە؟ بەڵێ ئازادانەکاری خۆتانەکەن نەخی گرفتان هەیە بە دڵنیاییەوە گرفتمان لە بۆ دروست بوو ئەمە ئەو ماوەی کە کارمان کردە شتی ور و ژاندرمان نەکردو شتی ئەلامی ینی شتی لەگەڵ موئەسسەسات ئیشمان کردووە بە جددی ئەو دۆسیانێک کە گەندەڵی بڵاو دەبیتەوە هەوڵماندایە بگاتە ئەنجام لەگەڵ دامەزراوەکان کارمان کردووە لەگەڵ پەرلەمان کارمان کردووە بەداخەوە ینی بەشێکی زۆری هۆکاری ئەو ئی کارە جددیەکانمان ڕێگری لێکراوە تاوای بێت لەسەر هاات ینی ئۆفیسەکەیان پێداخستین. لە پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی و لێژنەکان یەکلا نەکراونەتەوە. سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان دەڵێ 100 مەلەفی گەندەڵی بەڵگەداریان جوڵاندووە ڕادستی دادگایان کردووە بەڵام زۆرینەیان لێکۆڵینەوەی تێدا نەکراوە و 4 جاریش لە ماوەی 4 ساڵی ڕابردوو بە تۆمەتی ناوزڕاندن تەشهیرکردن بانکهێشتی دادگا کراوە و دەڵێ هەمووی بردوێتەوە. تۆ 4 حاڵەتە یا بێ امتحانێکی ویژدانی محکمەیەکی ویژدانی تەبێ یا لە خوا بترسی محکمەیەکی دینی تەبێ یا لە محکمە بترسی یا لە پەرلەمان بترسی ئەگەر لە هیچ کام لەمانە نەترسی بەدڵنیەوە دەست بۆ هەموو شتێکە بی مەسەن من یەکێ لەو کەیسانەی کە بۆ باسکەم زۆر عەزێتم پێوە چش زۆر هیلاک بوونم پێوە چشت زۆر بە ناڕەحەتی بەڵگەمان دەستکەوت لە وەزارەتە پەیوەندیدارەکان کە پاڵاوگەیەکی وەهمی هەیە ناوی زیپۆیە
بەڵگەم دەست کە و ڕۆژانە نزیکەی 28,000 هەند عفومانگانە هەندێجار 28,000 تەن هەندێجار 30,000 تەن نەوتی ڕەش بە سەعری مەدعوم نرخێکی کەم وەریەگرێ بۆ مەعمەلی قیرەکەی گوایە قیر بەرهەمێنێ بۆ شەقامەکانی کوردستان بە دوای ئەما چوین ئەم کارگەل لە ئەسڵە هەربوونی نییە هەربوونی نییە بەڵێ نەوتە ڕەشەی وەریەگرێ ئەیفرۆشێتەوە بە کۆمپانیەکانی تر هەمومانە 10 ملیۆن دلار قازانجەکە تان وەزیر لای برادەری وتە بووین ئێمە ناچینە محکەمە و سەرۆکی حکومەتی ڕێگەمانی دانیشتنی دادگا لەسەر ئەم کەیسە نەکرا لەسەر ئەم کۆمپانیاوە نەکرا شتێتر بۆ باس پارەی پرۆژەکانی سلێمانی لە 2012 و 13 من بە دوواداچوونێکی زۆر وردم کرد بۆ لە سلێمانی حەجمێن پرۆژانە وایە دەرکەو لە هەولێر لە 102 لە دۆک پێم وایە لە 106 پرۆژە جێبەجێ کراون لە تەنمیەی ئەقالیم پارەی گەشت پێداین سلێمانی جا ئەمە سەرۆکی حکومەت مەسوولە لێ سکاڵاکەی منابوو جێگرەکەی مەسوولە لێ محافزی سلێمانی مەسوولە لێ دیکۆمنتەکانم کۆ کردەوە پارەکان چۆتە بانقی ئاشتی چۆن ئەم کەیسە چووە نەزاها دادگای نەزاها لە ژێر زەختا لە سلێمانی دایخست دواتر پیاچوونەوەی بۆ کاتە پارێزگار دکتۆر ئاسۆفەریدون بوو ئەمەی 2012 پێتەڵێم پێش ئاسۆفەریدون پیاچوونەوەی بۆ کرا دوو دادوەر وتیان نەخێر ئەمە تاوانە و ئەپێهین کرێ ئەوە نەکرێ ئیشی تیا بکرێ ئێوە دوو دادوەرە خۆیان لابران کەیسەکەش داخرا لابران چوونە چ بەشێک نەقلیان کردن بۆ اختصاصی خۆیان بوو نەقلیان کردن بۆ پێم وایە بۆ ئەحوالی شخصی ئێوە بەڵگەتان دەستکە و کە تەنها لەسەر جوڵاندنی ئەمە لە سێ کەیسی گەندەڵی بوو یەکیانەوە بوو یەکیان مەسەن زەوی سلێمانی و پێم وایە قولەرەیسی بوو یەکیان دۆسیەکی پێشووتری سەرۆکیی حکومەت بوو 90 ملیۆن دلارێ بوو یەکێکتیان ئەمە بوو کە نزیکەی 200 ملیۆن دلار کەوتەکە علی پرسیارەکە لێرە ئەوەیە دەسەڵاتی دادگاکان دەستی دادگاکان بەستراوە لە جوڵاندنی کەیسەکانە ئەمە بەشێکی تری گەندەڵی لە وڵاتە بەخراپ بەکارهێنانی قانون نەکرێ ئەوانەی کە شارەزان ئەزان هەر پرۆژەیە کە عەقدی موساتەحەی لەسەر کرا نابێ عەقدی استثماری بۆ بکرێتەوە چونکە بەپێی قانونی استثمارەکە تاپۆ کرێ لەسەری بەڵام موساتەحە ئەمە مڵکی دەوڵەتە و دوای 15 ساڵ یا 20 ساڵ بەپێی عەقدەکە گەڕێتەوە بۆ دەوڵەت دوو پاڵاوگەی گەورەمان هەیە لە کوردستانە ئێمە بازیان کەڵک پاڵاوگەی کەڵک و بازیان حکوومەتی عێراقی وەزارەتی سەناعەت دروستی کرد نزیکەی لە ساڵ 20 بۆ 30 کرد پێی تەواو نەکرا دواتر درا بە کردی تایبەت بە موساتەحە 830 دۆنم درا بەمە 830 دۆنم هی خەڵک بوو بەبێ قەرەبوو کرا بە ناوی وەزارەتی سامان سروشتەکان وەزارەتی سامان سروشتەکان کردی بە ناوی کۆمپانیایەکی کەرتی تایبەتەوە لە 2016 کە گۆڕان لەوە بەرهێنان دوورخرایەوە و لە حکومەت دەرکرا ئەم پرۆژەیە بە سەرمایەی 2 میلیارد دلار تاپۆ کرا لەسەر کۆمپانیاکە ئەمە پرۆژەی میلەتە دوای 20 ساڵی تر ئەبێ دوای تەبعاً نزیکەی دەیتەواو بووە ئەبێ بە مڵکی دەوڵەت مڵکی خەڵکی هەرێمی کوچان وەکو ئەوە 2 میلیارد دلاری خەڵک بدەی بە کۆمپانیایەکی کەرتی تایبەت یەک پرسیارەتی گۆڕان لەوە بەرهێنان بوو لەناو حکوومەت بوو ئەم دۆسێ گەندەڵیانە نەبووە ئەجوڵێنرا ئەمەی بە دڵنیایی مانجوڵان ئەوەی وەبەرهێنان لە کاتی ئێمە نەکرا دوای ئێمە کرا بەڵام لە نەتیجە ئەبرێتە محکەمە گۆڕان بەشدار نەبوو لەو من گەندەڵیانێکی گەندەڵی کە گۆڕانی تیاابێ من خۆم پەیمانێکم ێ چاپۆشی لە کەس ناکەم بۆوانەی گۆڕانیشەوە کێتێ سەرکەوتوو بن وەزیرەکانی گۆڕان لەو ماوەی تا ڕادەیەک ئەتوانم بڵێم تێوە نەگلاون لە گەندەڵی تا ڕادەیەک بۆ تێوە نەگلاون لە گەندەڵی ئەگەر ئەمەوەکو پێوەرێکی سەرکەوتن بەڵام ئەگەر بڵێ لە ئەدایان ڕازی تێبینیت نییە بەڵە تێبینیم هەیە بەڵام تێوە گلاون لە گەندەڵی نەخێت تێوە نەگلان ینی کێشەی ئەم وڵاتە چیە کاکین حەی عەلە سەلات ئێمەمانان غەدرمان لێکرێت کە محارەبەی گەندەڵیەکەین واز لە ئین بێنە هەڕەشەوە شتانەمە طبیعی بۆتەوە من یەک نمونەی تر زۆر لەسەر ئێسش طبیعیە تەبیعەت قەزێش نیە ناشمێ باسی کەم یەک نمونەی زۆر بەسیتت بۆ باسەکەم کەسێ یەک تۆز وجدانی هەبێت بەپێی راپۆرتی دیوانی چاودێری دارایی بەپێی کتابی وەزارەتی دارایی کۆمپانیەکەی لە سێمای ناوی کۆمپانیای بەڕێزە پێم وایە لە 2007 یا 6 نزیکەی 8 ملیۆن دلاری لە حکومەت وەرگرتووە بە فایدەی لە ساسێ بە قەرز طبیعیە باشە ئەگەر حکومەت وەزعی باش بێت طبیعیە دوای وەزارەتی دارایی هەرخۆی کتابی کردووە بۆ مەتار ڕێگەی پێ بدرێن پارە برێتە دەرەوەی وڵات بردوێتیانەی بردووە ئەمەش مشکلەی من نییە بەڵام من باسی حکومەتەکەم باشە منم کەیسەم جوڵان وروژاندم کردم بە داوای بۆ نەزاها بۆ داواکاری گشتی تا دوات تەسەور مەکرد ئەم پارە وەرگیرێتەوە فایدەکەش وەرگێت طبعاً تا ئێستا نەقەرز دراتەوە نەفایدە ئەوە چەند ساڵە 12 ساڵ 10 ساڵە 11 ساڵ لە بری ئەوەی ئەوان دادگایکرێن من درامە محکەمە ساڵێک و شتێ بەڕێی محکەمە بوو بۆی تەشیرم کردووە لە کاتکە من بە پشت بەستن بە راپۆرتی چاودێری دارایی هاوپێچم کردووە کتابی وەزارەتی دارایی هاوپێچم کردووە
طبعا ساڵێ لە محکەمە هاتو چۆ محامیەکان من داواکەم بردەوە ێ باش ێ نابێ کەواتە من بنوە قسەکانم ڕاستە ێ نابێ ئیش لە خۆم پارەی میلەتە ئەم فەسادە زۆر قورسە وەل کێشەکە ئەوەی من پێتەڵێم لە دەرمانەوە بۆ زەوی لە زەویەوە بۆ نەوت بۆ وەبەرهێنان مساتەحە خەڵکی زۆر بەقوت لە پشتێتی ئەمە گەورەترین ئیمتیحانە لە بەردەم کابینینی حکومەت باشە ئومێدتان چۆنە بۆ کابینینی حکومەت کە دەستێکی پۆڵین بێ لەسەر بابەتەکە ئومێد نییە ئێمە ئومێدتان هەیە بە من سەر بکەم بابەتەکە ڕژبینی و گەشتبینی نییە من واقع بینم من لە سەرەتای کابینینی حکومەت هێرێمی شۆ کە دروست بوو یەک ساڵی ڕێکی هیچ قسەم نەیەکرد لە ئەعلام ئەنوت بێدەنگ بۆ قسە لەبەرەوەی لە هەموو کۆبوونەوەیەکە بە سەرۆکی حکومەت بە وەزیری سامانە سوورەکان ئەو فایلەکە بە هیوای ئەوە بوو ئیشی لەسەر کرد ئیشی لەسەر نەکرا ئێستش ئێمە هەموو ئەمە مەلەفانەی لە لامانە هەموو ئەمە مەلەفانەی دەستمانەکەوێ دەستێکی بەهێزین ئیرادەیەکی بەهێزین بۆ ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی ئەگەر بزانن نیەتی جددی هەیە بە تەئکید پشتیوانی نەبێت داواکاری گشتی هەرێمی کوردستان بە ئاماری فەرمی کە تایبەت بە بەرنامەی بنکۆڵ کۆکراونەتەوە ئەوە دەخەنە ڕووکە بە تەنها و لەم ساڵدا لە جێگرایەتیەکانی داواکاری گشتی شاری هەولێر 374 سکاڵایان جوڵاندووە 291 بە دواداچوونی جۆرا و جۆریان ئەنجام داوە 180 دۆسیێژێک لاکراونەتەوە و بڕیاری کۆتاییان وەرگرتووە ئەو کێسانەی کەوا بۆ ئێمە دێتن بەپێی ئەو بەدواداچوونەی کە ئێمە لە بۆ خۆمان کە دەیکەین و هەروەها بەپێی ئەو زانیاریانەی کە بەدەستمان دەگاوە ئەو لایەنێنەیەکەوە بۆمان دەنێرن ئێمە بەدواداچوونی لۆ دەکەین و ئەگەر بگەینە قەنەعەتەشی تەواو ئەوە سکالا تۆمار دەکەین لە دادگا لێکۆڵینەوەکان. هەڵبەتە سوپاس بۆ ئەم ئامارە کاک حاکەم 374 سکاڵا جوڵێنراوە تەواوە بە دواداچوون بۆ 291 کراوە واتە ئەو ژمارانەی تر ماون بە دواداچوونی بۆ بکرێ ئەوە جگە لەوانە جگە لەوانە 374 سکالا تۆمارمان کردیە بەڵێ باشە 291 بە دواداچوونمان لۆ کردیە ئەگەر بگەینە قەنەعەتێکی وا بگاتە حەدی ئەوەی کەوا سکاڵە تۆمار کرد سکاڵی تۆمار دەکەن لە زمینوانە ئەگەرنا وازی لێ دەینین سزاکان چی بوون بەڕاستی ئەوەی جەنابێت داگەداربی قورسین سزا چی بوو سزاکان نەخناتەم ئێستا ئەم پێت بن بەڕاستی چونکە ئەو تەنهاوە ئامارە ئەگەرنا هەر یەکە و کەیسەکی خۆی هەیە هەرێک و کێسێکی خۆیە هەرێکی بەهادەردانی مافی گشتی زۆریا بووە سکاڵاکە سزا یاساییەکە لە شووا بووە سزا یاسایەکان ئەجە بە پێی تایبەتمەندی تەبیعەتی بۆ نمونە چ دۆسەیەک زۆر بەهادەردانی تیا بوو بێ مافی گشتی زۆر تیا خورابێ سزاکەشی قورس بوو زۆر کەیسەیەکەوە پارەشی زۆر گەڕایتەوە لە بۆ خەزینەی دەوڵەت زۆر ناتان نمونونەکان ئێستا لەوە بینم بەڕاستی چکە لە کاتی ئێستا لە بەردەستمان نییە زۆر باشە کاک حەکەم بەدەر لەم ئامارانە هەماهەنگیتان لەگەڵ دەستەی دەسپاکی هەرێمی کوردستان لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەمانجیوی تاوامان هەیە لەگە دەستەی نەزاها پرۆکتۆکۆریشمان واژە کردو لە نێوان یەکتری ئەو کێشانەی کەوا بە پێی مادە قانونیەکان کەوا ئەوەی تایبەتمەندە بە دەستەی نەزاها ئێمە بۆوانە دەنێرین یان ئەوانەی کە متعلقە بە مادانێکەوە کە داواکاری گشتی تێدا دێکۆڵینەوەی تێدا دەکاتن هەرچەندە ئێمە سنوور نییە لە بۆ دەسەڵاتی داواکاری گشتی هەموو کێسێک ئێمە دەتوانین بیزولێنین بەڵام هەندێک کێسێکەوە بە پێی قانونی دەستەی نەزاها درایتەوانە ئەوانە تێدا لێکۆڵینەوەی دەکرێتن حاکەم پرسیارێکی تر کە ئەکرێوترێ ئەم هەموو دۆسی گەندەڵی هەیە ساڵ بە ساڵ ئەخرێتە ڕوو بەڵام یەک دادوەری بەڕێز هەیە لە دادوەری نەزا هەیە لێکۆڵنەوە لە دۆسیەکانەکە بە بڕۆی ئێوە یەک دادوەر بەسە بۆ هەموو مەلەفە بۆ هەموو بەهادەردانەی مافی گشتی خۆی ئەوە دەمێنێتەوە سەر ئیش و کارەکانی خۆیان بەڕاستی پێم باشە دادگایەکی فراوانتردا مەزرێتن لە سنووری تەنها لە سنووری هەولێرە نەبێتن لە قەزایەکانیشدا هەبێتن وەکو ئەوەی دادگایەکی دەستپاکی لە سۆران دابدرێت لە دهۆک لە شوێنی تر دابدرێتن لەوەی ئیشەکان تەوزیع بێتن کارەکان ئاسانتر بکرێت و دادگای بتانێتن زیاتر تعمق بکە لە دۆسیەکە هەرەوە شەوەی کرد دۆسیەکان وەک پێویستە کاتی خۆی یەکلایی نەکرێنەوە بەڵێ یەکلایکردنەوەی دۆسیەکان چەندەها شتێک کە تاخیری حسمی داوی دەکات یەک تەبلیغاتە وەڵامدانەوەی دەوائیرەکانە ئامادەبوونی جیهاتەکانە یان چەند ئەوەک هەیە مەرحەلەک هەیە لۆیە ئەوە کەیسەکان تاخیر دەبیتن لە دادگایەکی تایبەتمەند دامەزرا کاراسانی زیاتر بیتاکید تەسیر دەکاتن پەیام چێ بۆ کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان
کە دەستێکی پۆڵین بێ بۆ سەری گەندەڵکان. بەێ پێیانم ئەوەیە کەوا بۆ حکوومەتی ئێستا کەوا بەڕێز کاک مەسرور پێ خۆشحاڵین کەەوە ئەویش دەبێتە سەرۆکی حکوومەت داوای لێ دەکەین وەکو داواکاری گشتی بەرەنگاربوونەوەی تەواوی گەندەڵی بکاتن. لە یادی ڕۆژی بەرەنگاربوونەوەی گەندەڵیدا پسپۆران دەڵێن لە ڕێگەی شەفافکردنی دام و دەستگاکانی هەرێمی کوردستان پرۆسەی چاکسازی لە ناو دامەزراوەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی کەرتی نەوت و گاز کە سەرچاوی بەشی زۆری داهاتی دارایی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە دێتە دی. لە کۆتایی ئەم پرۆگرامە بەوە گەیشتین ئەگەر دادگایەکی تایبەتمەند بە لێکۆڵینەوە لە مەلەفەکانی گەندەڵی لە هەرێمی کوردستان دانەمەزرێ ئەوە مەلەفەکان هەر لە ناو ڕەفەکان دەمێننەوە و تۆزی زیاتریان لەسەر دەنیشێ و ماف و حەقی گشتیش وەک پێویست بۆ مافخراو کە زۆرینەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانن ناگەڕێتەوە. تا بەرنامەیەکی دیکە هەموو لایەکە لە خۆشییا بن. خۆتان لەگەڵ.